ئەتوانم دەست بم بە قورعانەوە بچمە بەردەم حاکمیش هەمان قسە ئەەکەم. ئەو ڕۆژە تقریبان ساعت 5 ئێوارە بوو کاک ئامانجوو مناڵەکەی بەیەکەوانەیە چوونە گەیملاندەکە لە نزیکی 7 بۆ 8 لانەخان و کاک ئامانجوو مناڵەکەی لە دەوروبەری گەیملاند هەروەها ڕێستۆرانتێکی لێ بەرامبەر گەیملاند ناوی گۆپی تاخە لەوێ بەیەک و نانیان خوارد. پۆلیسی سلێمانی ڕوونکردنەوە و بەڵگەی حاشا هەڵنەگری ڕووداوی خۆکوژی ئامانج بابانی و لانە محەممەد و جگەرگۆشەکەیان بڵاو دەکاتەوە. ئێمە وەک بەڕێوەبەرایەتی پۆلیسی پارێزگای سلێمانی بە شاهێدی تەواوی خەڵکو و بەبێ ماندووبوون و شەونخونیەکی زۆری تەواوی کارمەندانی بەڕێوەبەرایەتیەکەمان کە جێگەی پێزانینە لە یەکەمین ساتە وەختی ڕووداوی خۆکوژی ئامانج بابانی و لانە محەممەد و جگەرگۆشەکەیان دەستمان بە لێکۆڵینەوەی ورد لەبارەی ڕووداوەکەوە کرد و بە کەمتر لە 24 سەعات چەندین زانیاری و بەڵگەمان لەبارەی ڕووداوەکەوە بڵاو کردەوە وەک هەستکردن بە بەرپرسیارەتی و پابەندبوون بە پرەنسیپی ئەخلاقی و کۆمەڵایەتی بەشێک لە بەڵگەکانمان خستە ڕوو بەڵام بەشێک لە میدیاکان بەنمونە کەناڵی NRT بێ ڕەچاوکردنی باری دەرونی کەسوکاری قوربانیانی ڕووداوەکە و تەنانەت خەڵکی شاری هەڵمەت و قوربانیش وەک هەوڵێک لە هەوڵە بەردەوامەکانیان بۆ وێناکردنی شاری سلێمانی وەک شارێکی نائارام کەوتنە بڵاوکردنەوەی هەواڵ و زانیاری هەڵبەسترا و تەنانەت کارگەشتە ئەوەی سوێند خواردن و شاهێدی ناڕاستی چەند کەسێکیان بڵاو کردەوە بێ ئەوەی ڕوخساریان پیشان بدات. ئەمە سەرڕای ئەوەی شاهێدی ناڕاست پێشێلکردنی یاسا و بەزاندنی بنەما شەرعیەکانە. بۆیە دوای وەرگرتنی فەرمانی بەڕێز دادوەر بە پێویستمان زانی چەند گرتەیەکی ڤیددیۆیی پێش ساتە وەختی ڕووداوەکە و تەنانەت ساتە وەختی ڕووداوەکەش بڵاو بکەینەوە.